دوای 12 سەعات لە چۆڵبوونی گوندی لە هێبان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بە هاوبەشی هاوشانی دانیشتوانی لە هێبان هاتنەوە نێو گوندەکە. ئەم هاتنە ناوەوەی هێز لەلایەن هاوڵاتیانی گوندەکەەوە وەک کۆتا ڕۆژی مەترسیەکان دەبینرێت. ئێمە ئەوڕۆ خۆتەکمەینەتە ئێرە و جێژیر دەبی هەموو خەڵکی مەتیخش ئاگادار دەکەینەوە بێنەوە شوێن و جێگەڕێگای خۆیان ئەمە شەوانە زەولەشمان دەبی قۆتیشمان تا ئێستا نەمان دەتوانانی لەبەرەوەی ئەو بینێ متەنازع بوو لە بینی هەردوو لامان بوو بەڵام ئێستا هێزی پێشمەرگە لێرێ و زۆر وەزعەکە ئاساییە. صدرت الأوامر من قيادة العمليات المشتركة بالتنسيق مع القوات البيشمركة في فەرمان لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان دەرچوو کە لەگەڵ هێزەکانی پێشمەرگا بینە نێو گوندی لە هێبان ڕێکەوتنمان کردووە کە بە هاوبەشی گوندەکە بپارێزین. لە ڕاستیدا ئێمە نەک تەنها لێرە بەڵکو هەماهەنگیمان لە سەر ئاستی مەخمور و نینەوە لەگەڵ هێزەکانی پێشمەرگا لەو پەڕی بەهێزیدایە. ليس في قاطع كرد اليابان وإنما في قاطع مخمور بشكل كامل وقاطع محافظة نينوى بشكل كامل المنطقة المسؤول عليها قيادة عمليات نينوى. پڕکردنەوەی بۆشایی نێوان گوندی لە هێبان و چیای قەرەچووخ کۆتایی هاتنی مەترسیەکان نییە بەڵکو سنوورەکە پێویستی بە پڕکردنەوەی تەواوی بۆشایی ئەمنیەکانە. ئێستا لە هێبان ماوە سێ قوچان ماوە ئەوانەی تەقانێشی هەر ئەوەی قەپرانیش هەتی بەس ئەوان ئەگەر لێرە دزەی بکەن کە هات نێرە قەپرانیش لەمەوان هاسان دەبی ئەمەوەچی خەڵکی قەپرانی کە جیرانیەچین کاوان دەگەنێ ببتاتەقوا من ئەحلاز بە پیلاوە دێن. گوندی لە هێبان پێگەیەکی جوگرافی گرنگی ئەمنی هەیە و 24 بیرینەوتی تێدایە. هاتنی چەکدارانی نەناسرا و هەوڵدان بۆ ئازاردانی گوندنشینانیش وەک هەوڵێک بۆ چۆڵکردنی گوندەکە دەبینرێت. لە کۆتاییدا ڕێکەوتنیشی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق کۆتایی بەو مەترسی و بەو جم و جۆڵانەش دێنێت کە لەلایەن چەکدارانی نەناسراوە لە شەودا دەبیندرا بۆ ئامانجەی کە سەرۆماڵی گوندنشینان پارێزراو بێت و بۆ لە مەولە ترس و دڵڕاوچێ بڕەوێتەوە. کارۆن محەممەد کورساد نیوس گوندی لە هێبان لا سنووری ناحەی سەرگەڕان.